ئابەم تۆپۆ لە کۆڵانەکانی تێراوە دەیەوێت بگات بە شەقامەکان و یاریگاکانی ئیسپانیا بۆی ببێتە ئەستێرەیەکی ناوداری کورد و جیانی. ئەمە چیرۆکی بەهێز عەبدولقادری تەمەن 15 ساڵانی گەنجێکی تێراوە شاری هەولێرە. من ئێستا لە یاریگای تێراوەم. ئەو ڕۆژانە چەند کاتژمێرێک لێرە ئامادەکاری دەکات و دەمێت قسەی زیاتر لەگەڵ خۆی بکەم. کاک بێستۆنیت باشی بەخێربێت. ئەمە ئەو تۆپەیەکە ڕۆژانە ئامادەکاری پێ دەکەی. باشە دەمێت بزانم سەرەتا چۆن بووە بڕیارتدا گەشتی وڵاتی ئیسپانیا بکەی یاخود بتێ ببی ئەستێرەیەکی درەوشاوە؟ ئەوە لە ڕێگەی ئیمێڵێکەوە تەقدیمی ئیسپانیام کرد، دواتر بۆم گەڕاو و من مێشکم لەسەری نەبوو خۆی گەڕاوە، هەر تەوەقیحم نەدەکرد بگەڕێتەوە. هەنی بێئاگا بووی لەوەی کە بۆ دێتەوە ئیمێڵەکە. باشە دوای چەند بۆ ئیمێڵت بۆ گەڕایەوە؟ دوای هەفتەیەک. هەفتەیە. باشە تا ئێستا هیچ ئامادەکاریەک یان اختیبارێک کراوە لە کوردستان بۆی جەنابەت بەشدار بیت لە؟ بەڵێ لە شاری سلێمانی اختیبارێکمان کرد بە سەرپەرشتی دوو ڕێنەری ئیسپانی. هەرتەنها تۆ بیان یاریزانی دیکەش بوون؟ شەش یاریزان بووین. ئەوانی دیکە شەرخەرچی هەولێرن؟ نا تەنیا من لە هەولێرم. ئەو کاندی لە سلێمانی و یەک دانەش لە ڕانیە. زۆر باشە کاک بێست. دەمەوێت بزان ڕۆژانە چەند کاتژمێر خۆت ئامادە دەکەی بۆی بگەی بە خەونەکەت؟ 4 بۆ 5 کاتژمێر. چەند ساڵە؟ 9 ساڵ دەبێت. 9 ساڵ ئامادەکاری دەکەی، ینی لە تەمەنی چەند 5-6 ساڵی و ئامادەکاری دەکەی؟ باشە کاک بێست لە کەی گەشتی وڵاتی ئیسپانیا دەکەی؟ لە مانگی 11. باشە لە وڵاتی ئیسپانیا چی دەکەن؟ لە وڵاتی ئیسپانیا لەوێن دەریژ اختیبارێک دەکەین 6 یانە بەشدارە و لەوێندە یانەکانی ئیسپانیا قەزت؟ بەڵێ یانەکانی ئیسپانیا. لەوێ بەشدارن؟ لەوێ بەشدار دەبین هەسەنگانمان بۆ دەکەن. باشە ینی لەوێ یانەکانی ئیسپانیا 6 یانە پێشبڕکێ دەکەن لەسەر بەدەستێنانی من و چەند یاریزانێک تێ. ئەو 5 یاریزانە کوردەی کە لە کوردستان دەستنیشانکراون جەنابەت یەکێکی لەوان. باشە هیچ یاریزانێکی بەشدار لە خولی ئیسپانیا و یاخود لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بەچاوی خۆت بینی و تە یاخود بە نزیکەوە گەشتەی یاریزانێک؟ کەریم بێنزیما. کەریم بێنزیما ئەو کاتێک کە سەردانیانەی یانەی هەولێری کرد لە یاریگای هەولێر یانەیان کرد قەزدم ئەو کاتە بینیت چیت پێگوت؟ نەمتوانی ببین لەبەر هێزە ئەمنیەکان بەڵام ئیمزایەکەم وەرگرت. ئیمزات لەسەر چی و چی وەرگرت؟ لەسەر درێژ و سەر تۆپ. هەردووکت ماون؟ نەخێر تۆپەکە سیارەیەک لیدا و قسمەتەکە تەقی ئەو تەقی. بەڵام درێسەکەت ماوە؟ بەڵێ درێسەکە ماوە. دەی زۆر باشە. باشە دەمێت ئاخیر شت کە بزانم حەز دەکەی لەسەر شێوازی چ ئەستێرەیەکی تۆپی پێ و لەسەر شێوازی چی یاریزانێک ناودار بیت؟ لەسەر شێوازی کیلیان ئێمباپێ. بۆ کیلیان ئێمباپێ؟ لەبەر خێرایی و مهارەتەکەی. وەڵڵا لە مناڵیەوە زۆر هەستم بەوەی کرد کە ئەو کوڕا لاعیبێکی سەرشێتانی لێ دەردەچێت لەبەرەوەی یاریکردنی لەگەڵ تۆپ تەبیعی نەبوو. هەستان پەیوەندیم بەیانەی پەروەردە و بنیاد کۆ کرد بردم بۆ لای کاپتن مۆفەق لەوێ لە تەمەنی 6 ساڵ و نیو تا 7 ساڵ لەوێ مایەوە تا ساڵ و نیوێک لای کاپتن مۆفەق بوو. دواتر بردمە نادی هەولێر لای کاپتن عیماد لەوێش تقریبا تا ساڵێک لەوێش یاری کرد. دواتر لە هۆڵی زرد هەمان شت یاری کرد لەگەڵ ئەو تەمەنەکانی خۆی و هاوپۆلەکانی خۆی. لە مەکتەب هەموو مامۆستاکانی پێی سەرسامون بە یاریکردنەکەی بەهێز.